لە زانکۆی نۆڵج مەرحەلەیەکین لە بەشی شیکاری نەخۆشینە. داهێنانەکەی ئێمە بە ناوی لاڤە لامپای یعنی لامپەی بورکانیە. چەمادەیەکمان هەیە لێرانە کە ئەو فکرێمان پێدەگەینێت کە چڕی بینی زەیت و خەلی فەرقی هەیە و تێکەڵ نابێت. بێکاتەکان بەڵێ لێرانە بیکینگ سۆدەمان هەیە و زەیتمان هەیە و خەلمان هەیە. زەیتەکەی دینین لەگە بیکینگ سۆدەکەی تێکەڵی دەکەین کە تێکەڵمان کرد بیکینگ سۆدەکە CO2 دەردەکە. ئۆکەی و لێرانە ملەوەن تەعامان هەیە تێکەڵی دەکەین لەگە خەلەکەی. ئۆکەی لە جیاتی ئاوی چکە چڕیەکەیان فەرقە کە پرۆسێسەکەمان تەواو کرد تەفاعولێک دروست دەبی. لێرانە ڤیدیۆکەم هەیە ئەگەر سەیرێکی بکەن. ئۆکەی ئەو هەیە بەڵێ ئەوجە فکری پرۆژەکەی چیە تو دەتانی ئەم شتە وا دروست بکەی بیفرۆشیەوە کە زینێک لە بۆ غورفەی دادەنێی گلۆپەکە ئەو هەیە.